سەدان ساڵە سەرچاوەیەکی ئاو لەم مزگەوتە بوونی هەیە. ساڵانە لە کات و ساتی جیادا ئەم کانیاوە دەژێتەوە، هەر بۆیەش ناویان ناوە کوێرەکانی. کوێرەکانی ئەو سەرچاوە ئاویەی کە لە ناو مزگەوتی گەورەی ڕانیە هەڵدەقوڵێت و دیمەنێکی جوانی بە سەنتەری شاری ڕانیە بەخشیوە بە وتەی شارەزایان و ئەوەی کە لە پێشیناندا جێڕاویانەتەوە. ئەم سەرچاوە ئاویە لەگەڵ کانیاوەکانی تر جیاوازە و زووتر لە هەموو کانیاوێک دەژێتەوە. هەر لەوە تای ڕانیە هەیە ئەم کوێرەکانی هەر هەبووە، بەڵام بەو شێوەیە نەبووە کە بتوانێت بەو شێوە خزمەتێکی باش بەخۆ بینێت و بتوانێت بۆ چەند شوێنی جیاجیا بگوازێتەوە. دیارە پێشتر مەمەڕێک هەبوو بە پشتی مزگەوتەوە ڕۆیشتەوە بۆ ئاودانی ئەو مەڵکانەی ئەو دی و دیارە لە ئاخری پاییزە ئەم ئاوا وشک دەبێت. لە کاتی ژیانەوەشیدا کە بارانێکی زۆر بارین باران و شت باردەستی پێکرد، باری هات لەگەڵیا بە با دەژێتەوە، نەک بە بارانی زەخم. بارانەکان ببارەیە کاتێکە بایەک هات دوای بارانەکە ئەوجار ئەم ئاوە دەژێتەوە. دیارە مێژووی ئەو ئاوە نازانرێکەیە، هەر لە وەتای خوای گەورە دنیا دەکردە ئەو مەمەڕە هەر هەبووە، بەڵام بەو شێوازەی کە ئێستا هەیە نەبووە، کەمتر بووە. دەنا سێ چوار منفەزی ئەرزی دیار بوونە کە کاتێک ئاوەکە هەڵدەقوڵا دەهاتە سەرەوە. بەهۆی ئەوەی لە ڕابردوودا قەزای ڕانیە ناوچەیەکی فراوانی کشت و کاڵی بووە، ئەم سەرچاوە ئاویەی کوێرەکانیش بۆ کشت و کاڵ و ئاودێری سوودێکی زۆری لێبیندراوە و سەرچاوەی سەرەکی زۆرێک لە زەویە کشت و کاڵەکانی ئەو سنوورە بووە. بۆتە سمبولێک بۆ شارەکەمان و یەکەم هۆکاریش بۆ گربوونەوەی خەڵک لەو شارەدا لە سەردەمی ئاشووریەکان و ئەکەدەکانیشدا، و ئەم گەڕەکەی قەڵاتی ئێستاش هەر بەهۆی دروستبوونی بەهۆی بوونی سەرچاوەی ئاوی کوێرەکانیەوە بووە. و هەروەها لە دوای ئەم سەرچاوە کە پرۆژەی ئاوی قوڵەیە خەڵکەکە وردە وردە لێرەوە شارفراوان بۆ چوونتە سەرچاوی ئاوی قوڵە و پران بە کاری ئاژەڵداری و بژیویژانی خۆیان کردووە. و سەرچاوی کوێرەکانی ئەو ئاوە جوان و سازگاری هەبووە کە لە سەردەمانی کۆن لە ناوەڕاستی سەدەی 20دا لەو شارەدا خزمەتێکی زۆری لە بواری کشت و کاڵ و ئاوەدێری و جوتیاران کردووە، بە تایبەتی لە دامێنی گەڕەشی قەڵات کە بۆتە هۆی بژی ئەو خەڵکە. ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو ئاوی کوێرەکانی زووتر ژایەوە و جارێکی تر ئەم سروشتە جوانە تێکەڵی شەقامەکانی ڕانیە بوویەوە، هەر بەهۆی جوانی ئەو سەرچاوە ئاویە سروشتەوە لە چەند ساڵی ڕابردوودا توانرا چەند نافورە و ڕێڕەوێک بەناو شەقامەکانی سەنتەری قەزاکە دروست بکەن بۆ ئەوەی ئاوی کوێرەکانی بۆ جوانترکردنی سیمای قەزاکە سوودی لێ ببیندرێت. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.